95 لەسەدی ئیشەکانی من ئەوەی کە زۆر متابعی منی کردبێ ئەوەیە کە زۆر جار کەرامەتی ماڵەکەم پاراستووە. ماوەی 7 ساڵە سۆما حەمەسەعید یاخود ناسراو بە سۆمای هەژاران ناوێکی دیاری نێو پرۆژە خێرخوازیەکانی سنووری هەڵەبجە خوڕماڵ و هەورامانە. ئەو لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە دەرکەوتووە و لە ڕێی خێرخوازانەوە پارە بۆ نەخۆش و کەم دەرامەتان کۆ دەکاتەوە و دەیبەخشێتەوە. من گفتوگۆی زیاتر لەگەڵ سۆماخاندا دەکەم. سۆماخان بفەرمورە ئێرەوە سڵاوت لێ بێ و پێمان بڵێ چۆن دەستە پێ کرد چی هاندەر بوو بۆ دەستپێکردنی ئەم کارە خێرخوازیە. سەرەتا بە خێراتدانەکەم وەکو دەستپێکی ئیشەکانم بەم کارە ئەگەڕێتەوە بۆ 7 ساڵ پێش ئێستا و ئەوەی کە چ هۆکاری وای کردو کە من کاری خێرخوازی بکەم هەمیشە شوتومە کە خۆم لە ڕابردووە لەناو معناتێکی زۆر ناخۆشا بووم هەژارم بینیوە و زۆر لە زۆرەکان بێنازیشم بینیوە ئەمە بۆ هۆی پاڵەرێک بێت کە من دەڕێی فەیسبوکەوە بانگەوازکەم بۆ خەڵکی بێناز و نەخۆش و هەژار. لە ئێستادا فۆکەسی ئیشتان زۆرتر لەسەر چییە؟ لە ئێستاە کە ئەوەی کە فۆکسمان زیاتر لەسەر سفرکردنەوەی قەرزی کەسانی نەخۆشە بە تایبەتی و هەروەها کەسانی بێناز و هەژار. لەپاڵ ئەوەیە چی شتێکی تریشەکەیت؟ بەڵێ لە پاڵەوەی کە خۆم پیشم ئەندازیاریە ئەندازیاری میکانیکم تەواو کردو کە ڕۆژانە داوامەکەم لە هەمان کاتیشە بەرپرسی ڕخراوێکم ڕخراوێکی سەر بە خۆ بێلایەن کە بە ناوی ڕخراوی سۆمایە هەر لە ناو خەڵکیشە بە ناوی سۆمای هەژاران زیاتر نەبووم دەرکردووە لەگەڵەوە شەهر خەریکی ویشانە بم. بڵێ لەماوەی 7 ساڵە پرۆژەی خێرخوازیمان زۆر هەبووە نەک ئەو بڵم لە سنووری خوڕماڵ و هەورامان جاری وها بووە لە ناو سلێمانی بووە لە پێنجوێن لە کەرکووک لە شوێنەکانی تر بەڵام ئێستا زیاتر تەرکیزم خسووتە سەر سنووری هەورامان و هەڵەبجە و ماوەیەکی تر ئینشاءالله سنووری کارەکانم زیاتر درێژەدا بۆ شارە زور و شوێنەکانی ترش هەرچەنە هەر لەوێش لە ڕابردووە ئەویشانم هەبووە. چۆن ئەم پارانە کۆکەیتەوە لە ڕێی خێرخوازەوە مەسەلەن هەر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یاخود پەیوەندی دیکەت هەیە و لەگەڵ خەڵکیە؟ بەڵێ زیاتر من لە ڕێی فەیسبوکە و بانگەوازەکانەکەم ئێستا خۆمان نەزانانی ئێستا دنیای ینی بتە بەرەو پێش بچی پەیام بکە بگا بە خەڵکی لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوەیە کە ماڵێک کەم دەستە چم بۆ ماڵەکە سەردانی یەکەم زاناری وەرەگرم و لە دەرو دراوسی پرسیارەکەم کە زانی مستحقە ئەو کاتە بانگەوازی بووەکەم بۆ جۆرە ئەوە پرۆژەکانیشمان لە ماوەی 7 ساڵێک کە پرۆژە خێرخوازیەکانمان دروستکردنی خانوو بووە بۆ کەسانی بێناز و نەخۆش و هەژار وە کڕینی خواردن و نەوت و جلوبەرگ بووە و هەروەها دابینکردنی ماتۆڕی سێتایە و مەکینە خەیاتی بووە و هەروەها یەکێک لە پرۆژە زۆر گەورەکانمان دابینکردنی تێچووی نەشتەرگەری بووە و زائیدەن کڕینی عیلاج بۆ ئەو کەسانەی کە نەخۆشن و زۆر شایستەن. گەر لە بیرە بێ زۆرترین بڕکە پێشکەشی ماڵێکە کردبێت چەندێک بووە؟ وڵی ئەوە زیاتر لە دروستکردنی خانوەکانە بڕپارێکی زۆر ماسەرف کردە جاری وهەیە زیاتر لە 3 دەفتەری تێچووە یان جاری وهە نەخۆشە بووە زیاتر پێویستی بە 2 دەفتەر زیاتر بووە زیاتر لەوانە بووە ئەمجا ئەمەوەش بڵێم بەڕاستی من 95 لەسەدی ئیشەکانی من ئەوەی کە زۆر متابعی منی کردبێ ئەوەیە کە زۆر جار کەرامەتی ماڵەکەم پاراستووە هەر ماڵێکیش لە دروستکردنی خانوەکە یان هەر شتێکی تر بێ هاتبێتە بەردەم کامێرا و تیتی سۆما من وەکو خانووکەت بۆ کڕیوم بۆ دروستکردم لە ڕێی خێرخواز حەزەکەم پاڵپشتی تۆ بکەم کە خەڵ بزانێ خانوو بۆ دابین کردووە ئەگینا ماڵەکانی تر زۆربیان نمێناتە بەردەم کامێرا. شێستەکە هاتین قیستی ماڵێکە سفر کردەوە چیتر لە بەردەستایە چی تازەیت کردووە جگەلەوە؟ لە ئێستا کە پرۆژەی ترمان هەبێ بڵێن کڕینی ماتۆڕی سێتایە بۆ برایەکی زۆر کەم دەست و هەروە پرۆژەکانمان بەردەوامە ئەوەی کە ئێستا ئەوکوتم کە تەرکیزم خسبێتە سەری بەڕاستی لە ئێستاە کە قەیرانە وەسع زۆر ناخۆشە ڕۆژانە خەڵکانێکی زۆر پەیوەندی پێوەکەن کە زۆر جاریانی بەجددیوە کە گوێ لە ئازارەکانیان بگرێن ناڕەحەتە بێ خەڵکەیە داوای عیلاجەکە هەیەی سووی عیادەی نییە لە ئێستا ئەوەی کە بەڕاستی تەرکیزم خسبێتە سەری لە ڕێی خێرخوازەوە زیاتر نەخۆشم خسۆتە پێشەوە چکە نەخۆش خۆ دەزانی شتێک وەکو نەخۆش نییە ئازاری هێل نەخۆشی بۆ عیادەکەی ئەچ پارە قەرزەکە ینی تێچووی عیلاج و عیادەکەی نییە زیاتر تەرکیزم خسۆتە سەرەوە وەرهەمان کاتیشە بۆ نمونە خەڵکمانەیە کرێچیە کرێسیە 4 مانگی نەداوە لە ڕێی خێرخوازەوە قەرزەکانمان بۆ سفر کردوتەوە.